یاساکە پێشتر میکانیزمی وردی بۆ لێکۆڵینەوە لە قەشە و سەرۆک ئاینەکان داڕشت بوو، بەڵام جێبەجێکردنی نایەکسان بوو. ڕزگاربووانی ئەو دەستدرێژیانە ڕەخنەیان لە ڤاتیکان گرتبوو بەهۆی بەردەوامی نەبوونی شەفافیەت سەبارەت بەو دۆسیانە. فراوانکردنەکە وەڵامێک بوو بۆ ئەو حاڵەتە زۆرانەی کە لەم ساڵانەی دوایی داهاتنە ئاراوە کە سەرکردە ئاینیەکان دەسەڵاتی خۆیان خراپ بەکێرهێناوە بۆ ئیستیغلالکردنی سەکسی خەڵق لەژێر چاودێری یان دەسەڵاتی ئاینی خۆیاندا. لە پێناسەکەدا هاتووە قوربانی دەشێت هەچ کەسێک بێت کە لە حاڵەتی لاوازی دابێ، کەمی جەستەیی یان دەرونی یان بێبەشکردنی لە ئازادی کەسایەتی کە لە ڕاستیدا تەنانەت ناوبەناو توانای تێگەیشتن و یا ویستنی نابێت بە شێوەیەکی کاریگەر بە ڕەنگاری دەستدرێژی کەرەکەی ببێتەوە. دەکرێت ئەمە وەک ڕوونکردنەوەیەک بخوێندرێتەوە کە چۆن دەبێت کڵێسا گرنگی بە خەڵکە هەرە لاوازەکان بدات، واتە هەر کەسێک دەشێت ببێتە قوربانی، بۆیە دەبێت دادپەروەری هەبێت. ئەگەر قوربانیەکانیش وەک ئەمانە بن واتە گەورە ساڵانی لاواز، ئەوە دەبێت دەستوەردانی زیاتر بکرێت بۆ بەرگریکردن لە شکۆمەندی و ئازادیان. داکۆکیکەران لەو دۆسیانە دەڵێن چاکسازیەکی گشتی بە کۆمەڵ پێویستە، نەک تەنها گۆڕانکاریە بچووکەکانی کە ڕۆژی شەممە پاپا فرانسیس ڕایگەاند. بەشێک لە پرۆسەی دادوەری جگە لە چاکبوونەوە هوشیاریە کە خەڵک لێپرسینەوەیان لەگەڵ بکرێت لە سەرکردەوەکانیان کە پێم وایە نایەکسانی هەیە و دەبێت بە شێوەیەکی یەکسانیتر بەڕێوە بچێت کە ئەوە زیاتر پێویستی بە جۆرێک لە ڕاهێنان و ڕێباز و پرۆتۆکۆل هەیە. ڕێنماییەکان بە تایبەتی بۆ باڵوێزەکان و نوێنەرانی پاپا کە هەندێکیان ئاگادارکردنەوەکە دەخەنە سەر ماڵپەڕەکانیان، هەندێکی تر نایخەنە سەر. ئەو گۆڕانکاریانی پاپا فرانسیس وەک وەڵامێک بوو بۆ ئەو دایان ساڵەی پەردەپۆشکردن لە سەردۆسیەکانی دەستدرێژیکردنی سەکسی سەرگەورە ساڵان و هەروەها منداڵانی خواردەمەنی یاسایی لەلایەن دەسەڵاتدارە ئاینیەکانی کڵێساوە. شایان پاشا، دڵی ئەمریکا، واشنگتن.